بەڕێزان سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان، بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان، وەزیری تەندروستی، بەڕێزان نەخۆشخانەی گشتی ڕانیە کە بە شادەماری تەندروستی ڕاپەڕین دادەنرێت بە مەبەستی نۆژەنکردنەوە لە کۆتا ساڵی ڕابردووە تێک دراوە و دەبواە کارەکانی لە مانگی ئایاری ئەم ساڵ بە کۆتا هاتبە. بەڵام بەداخەوە بەهۆی سرف نەکردنی گوژمەی پێویست بۆ کۆمپانیای جێبەجێکار ئێستا کارەکانی زۆر بە هێواشی بەڕێوە دەچێت و بەوەش نەخۆشخانەی گشتی ڕانیە دابش بووە بۆ سەر نەخۆشخانەکانی منداڵان و منداڵبوونی ڕانیە و نەخۆشخانەی چوار قوڕنا کە ئەمەش بارگرانیەکی زۆر و هاتوچۆیەکی لە ڕاددە بەدەر ناخۆشی دروست کردووە بۆ نەخۆش و کەس و کاری نەخۆش و پزیشکان و کارمەندانی تەندروستی. بەوەی بۆ نمونە نەخۆش بۆ گرتنی ئەشیعەیەکی تەنووری سیتیسکان دەبێت لە نەخۆشخانەی چوار قوڕنەوە بێتەوە ڕانیە و دوایش بچێتەوە بۆ نەخۆشخانەی چوار قوڕنا. بۆیە وەک سەردەم پزیشکانی خەمخۆری ناوچەکە داوا لە بەڕێستان دەکەین کە بفەرمونون بەکار ئاسانیکردن و سەرفکردنی گوژمەی پێویست بۆ کۆمپانیای جێبەجێکار تاوەکو بە زووترین کات بکەوێتەوە ڕێڕەوی خزمەتکردنی پێشووی